پرسیارێکی تر هاتووە دەڵێ ماوەیەکە تووشی لە بیرچوونەوە بووم و مێشکم زۆر قورسە، چارەسەر چییە کە شتێکم بیرچەوە. هەڵبەتە طبعاً ئێمە باسمان لەوە کرد کە هۆکارەکانی بیرچوونەوە چییە، بەڵام لێرەدا چەند ڕێنماییەک ئەدەین بۆ ئەوەی ئێمە بتوانین زاڵبووین بەسەر لە بیرچوونەوەیە کە ئەمە شتێکە هەموو بەری ئەکەوێت و بە شەرتێک کە ئەو بیرچوونەوەی هۆکاری جستەیی و هۆکاری دەرونی نەبێت، هەر شتێک بێت کە هەموو کەسێک بیگرێ. ئەتوانین ئێمە من خۆم شخصی خۆم ئەوە بەکارهێنم شتێک هەیە بە ناوی ڕیمایندەر، واتە وە بیرهێنەرەوە کە ئێستاش لە مۆبایلەکانمانە و لە زۆربەی جیهازەکانە زۆربەی زۆری ڕیمایندەری تایە، ئەتوانی لە سەعاتێکی دیاریکراوە لە کاتێکی دیاریکراوە ئەو شتە بنووسیت ئەوەی کە ئەتەوێت وەبیر خۆتی بهێنیتەوە. ئەمە زۆر بەسوودە و من خۆم بە شخصی بەکاری ئێنم. هەنێ جار هەیە مەسەلەن ئەتوانی پلان دانیت بۆ ڕۆژەکەت، پلان دانیت بۆ هەفتەکەت کە من ڕۆژی شەممە ئەوە ئەەکەم، دووشەممە ئەوە ئەەکەم، سێشەممە ئەوە ئەەکەم، لە ڕۆژەکەی ئەبێ فلان شوێن و فیسار شوێن و فیسار شوێن بکەم. ئەمەش زۆر کار ئاسانیە بۆ جەنابەت. هەنێ جار یادگە واتە زاکیرە شتێکە وەکو مامەڵەی ماسوولکەی لەگەڵا بکە، یعنی تۆ ماسوولکەکەت بۆ ئەوەی پتە و بێت ئەبێ ڕاهێنانی پێ بکەیت. مێشکیش بە هەمان شێوە. ئێمە بەهۆی سکرینەوە و بەهۆی مۆبایلەوە زۆر تووشی تەمەڵی بووین لە زۆر شتە، ڕقم لەبەر ناکەین، شتەکان محاولاکەین بینوسینەوە ڕسمی بگرین چی ئەبێتە هۆکاری ئەوەی مێشک سستە بێت کە من بمەوێ مێشکم چالاک کەمەوە ئەبێ خۆم خەریکەم بە خوێندنەوە، خۆم خەریکەم بە ڕاهێنان، خۆم خەریکەم بەو یاریانەی ئەوەی کە مێشک چالاک ئەکاتەوە و ئەیوروژێنێت. لە هەنێ حاڵەتا بۆیە زاڵ بین بەسەر لە بیرچوونەوە ئەوەیە کە ڕۆتینێکی دیاریکراوم هەبێت. یعنی ئێستا بۆ نمونە من کە ئەچمەوە ماڵەوە یەکسەر مۆبایل و کلیلەکەم لە شوێنێکی دیاریکراوە دائەنێم بۆ ئەوەی دووهەم ڕۆژ کە هاتمەوە دەرەوە نەگەڕێم بە دوایە، ئەزانم کە فلان شتم لە فلان شوێنایە. ئەمە ڕۆتینێکە کە ئەگەر دووبارەی کەمەوە ئیتر لام ئەبێت بە شتێکی سەرەکی حیاتم کە ئەزانم لە سەعات ئەوەنەیە ئەبێ ئەوە بکەم. وەکو چۆن نوێژ بۆ نمونە نوێژ هەموو شتێک سەیرەکەی کاتێکی دیاریکراوی هەیە بۆ ئەوەی فێری ئەو ڕۆتینە ببیت کە چۆن ڕەبت بیتەوە بە خودی خۆت لەو کاتانەیە. یەکێک لە ڕێنماییە سەرەکیەکانی تر ئەوەیە ئاگامان لە خەومان بێت، چونکە خەو بەش ڕۆژڕێژەیەکی زۆر ڕاستەوخۆ ڕەبتی بە زاکیرەوە هەیە. ئاگامان لە خواردنمان بێت، هەنێ ئەو خواردنانەی ئەوەی کە ڕێژەی ڤیتامیناتی B12 و هەنێ ڤیتامینات و ماوەدی سروشتی تریتیایە ئەبێ ئەوە زیاتری بکەین کە دەبێتە هۆکاری ئەوەی مێشکمان چالاکتر بێت، بە تایبەتی B12 و لەگەڵ ئۆمیگا 3. ئەتوانین دایم بایەخ بە تەندروستی جەستەیی خۆمان بین، چونکە ئێمە لە ئەخیرە زاکیرە ڕەبتە بەو جەستەیەوە کە من خوێنێکی باشتر بچێ بۆ مێشکم، ئۆکسجینێکی باشتر بچێ بۆ مێشکم، ئەو خانانە باشتر ئیشەکەن، زاکیرەشم باشتر ئەبێت. سمارت وەرچەرخانە.